شەپۆ لە بەفربارینەکە کەرکووکیشی گرتەوە. بەشێک لە ناوچەکانی کەرکووک بەرگی سپیان پۆشی. هەرچەندە ڕێژەی بارینی بەفر لە کەرکووک کەمترە لە ناوچەکانی هەرێمی کوردستان، بەڵام دڵخۆشی و چوونەدەرەوەی هاوڵاتیانی بەدواوە هات. سڵاو لێبێ دڵخۆش دیاری بەڕاستی جێکی زۆر خۆشە، زۆر دەمێک کە چاوەڕێم بە فراکەین ئەمڕۆ بە خۆشی باری و خۆشی بۆ مولایەک. من سبەینی سەعات 8 نێرە ڕۆشتنەوەی تر بۆ نانخواردنەوەمانە دوایان تری بە لەگەڵ خێزانەکانە بە کۆمەڵی هاتینەوە، هەتا دە سەعاتێکی تر ئەگەڕینەوە. زۆر سپاس بەخێر بەسەر تەواو بۆەوە کەشێکی خۆشە. ئەمە دوای چەند ساڵی لێرەش ئەم بەفربارینە باری لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ ینی وتیان وشکە ساڵیە بێ لەخوا بە زیاد ئەوە نەما وشکە ساڵی تێپەڕانیانی شەڕ بەفری خۆشمان کرد چکەوە یەکەم جارە لە کەرکووک بەفرێکی ئاوە زۆرە بارێ یعنی خۆشە جەوەکەشی خۆشە ماشاءالله. وەڵی زۆر لەبەرەوە بابزان دوچەند ساڵێکە نەباریوە خۆشە جەوێ خۆشە. چەند ساڵ جارێک زەوی کەرکووک بەفر بەخۆوە دەبینێت، هەر بۆیە پێشوازی هاوڵاتیانی کەرکووک لە بارینی بەفر گەرم و گوڕتر لە ناوچەکانی دیکە و تاوەکو توانەوەی بەفرەکە شەڕەتۆپەڵ و وێنەی نێو بەفر و بووکە بەفرینە درێژەیان دەبێت. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.